لەم چەند ساڵەی دواییدا جیهان لە جەنگی دووهەمی جیهانیەوە لە خراپترین ڕەوشدا بووە. وێنە استراتیجیەکە بە شێوەیەکی درامایی گۆڕانی بەسەردا هاتووە. هەڕەشەکان تا دێ ئاڵۆزتر دەبن. هێڵی نێوان شەڕ و ئاشتی کاڵبۆتەوە. لە هەموو جیهانەوە ملیۆنان کەس لە پێناو ژیان کۆچ دەکەن. گەورەترین کۆچی مرۆڤایەتی. گەیشتووینە تا سەردەمی مۆدێرنیتی جیوەیی کە تێیدا گۆڕانی بەردەوام تاکەشتی جێگیرە. چەمکەکە زۆر باش پێناسەی ناسەقامگیری نێودەوڵەتی ئێستا دەکات. هۆکارەکەت چی تیرۆر بێ یا قەیرانی کۆچبەری، هێرشی ئەلکترۆنی یاخود گۆڕانی کەشوهەوا، چیدی هێڵی جیاکەرەوەی هەڕەشە نێوخۆی و دەرەکیەکان ڕوون نییە. لەم ڕەوشە ناسەقامگیرەی جیهاندا یەکێتی ئەوروپاش لە بیری خۆگونجاندندایە. ئەوە تەحەدی بەردەم فێدریکا موگرینیە. وەک دیپلۆماتی باڵای یەکێتی ئەوروپا پلانێکی ڕیشەی نوێی هەیە، استراتیجیەکی جیهانی. کێشەکە ئەوەیە کەم کەس لەبارەی استراتیجیەکەوە دەزانن. هاوپەیمانی بەهێز هەن لە هەمان کاتدا دوژمنی زۆریش. ئایا دەتوانێت ئەوروپا بخاتە سەر ڕێڕەوێکی سەلامەتتر؟ شتەکە وەکو مەتەڵێک وایە. پێویستە ڕاستی بە خەڵک بڵین. ڕاستی ئەم سەردەمەش ئەوەیە کە دەبێ بپرسین ئایا بەڕاستی باوەڕتان وایە هیچ وڵاتێکی ئەوروپا بە تەنیا لە بچووکترینەوە تاوەکو گەورەترین وڵات ئەو قەبارە و هێزەیان هەیە کە بتوانن جیاوازی بۆ هاوڵاتیانیان دروست بکەن لە جیهانی ئەمڕۆدا؟ هیچ وڵاتێک لە جیهانی ئەمڕۆدا بە تەنیا گەورە نییە. بۆمبارانی فڕۆکەکانی حکوومەتی سووریا و رووسیا لە حەلەب چەندین گەڕێکی بە نەخۆشخانە و قوتابخانەکانەوە وێران کردووە. ژمارێکی زۆر خەڵکی مەدەنی کوژراون و بریندار بوون. لە نێویاندا چەندین منداڵ هەن. لیبیا هێشتا لەو فەوزایەدایە. ژمارەیەکی زۆری خەڵک لە کەناراوەکانی لیبیاوە دەیانەوێت هەرچۆنێک بێت خۆیان بگەێنە ئەوروپا. یونیسێف دەڵێت ئەو ژن و منداڵانەی هەوڵی پەڕینەوە لە دەریای ناوڕاست دەدەن بەرەو ئەوروپا ڕووبەڕووی تونند و تیژی سێکسی دەبنەوە. پێشبینی دەکرێت ژمارەی دانیشتوانی ئەفریقا تا ناوەڕاستی ئەم سەدەیە زیاتر بێت لە چین و هیندستان. ئەم ساڵ زیاتر لە 40 موشەکی کیشوەربڕی بالیستی بۆ هێزە ئەتۆمیەکانمان دابین دەکەین. ئێمە چیدی ناتوانین پۆلیسی جیهان بین. کۆریای باکوور موشکێکی بالیستی لە ناوچەیەکی باکووری پیۆنگیانگی پایتەخت تاقی کردەوە. پێویستە ئەوروپیەکان بەرپرسیارەتی بەرگریکردن لە خۆیان بگرناستۆ. دەتوانی بەهێز بیت و مرۆڤانە ڕەفتار بکەیت. دەتوان ڕێبکرێ. بابەتەکە تەنیا ئێرادەی سیاسیە. پرۆژەی یەکێتی ئەوروپا 60 ساڵی تێپەڕاند. 60 ساڵ لە ئارامی خۆشخەیاڵی کردن و ئاساییشیان لەبیر کرد. ئێستا وا خەریکە بەرامبەر هەڕەشەکان بە ئاگادێن کە پەیوەستن بە یەکەوە. زۆربەی هاوڵاتیان دەیانەوێ ئەوروپا باشتر بیان پارێزێ. هەمان ئەو هەستکردن بەنا ئارامیە بەرەو دروشمەکانی حیزبی ناسیۆنالیست و دژە کۆچبەر ڕایان دەکێشێ. لەگەڵ ئەوەشدا داخستنی سنوور و مێشکمان سەلامەترمان ناکات. وێنە نوێیەکە لە مەتەڵێکی ئالۆز دەچێ.
ئەمڕۆ ئەوروپا بە بازنەیەکی ئاگر دەورە دراوە لە ڕۆژەڵاتیەوە دوو هێزی تند و دەسەڵاتخواز رووسیا و تورکیا کە هۆکاری ململانێن لە ئەوروپای ڕۆژەڵات و وڵاتانی بەڵقان لە باشووریشەوە ناوچەکانی دەوروبەری دەریای نێوەڕاست گیرۆدەی ئاژاوەن شەڕ تیرۆر گۆڕانی کەشوهەوا هەژاری هەموو ئەمانەوا دەکەن خەڵکێکی زۆر بەرەو ئەوروپا کۆچ بکەن ئایا ئەوروپیەکان دەتوانن خۆیان یەک بخەن؟ ئەگەر ئەوروپا ئاسایشی دەوێت پێویستە بە شێوەیەکی ورتر و بەهێزتر بیر بکاتەوە لەبارەی چۆنیەتی پاراستنی ئاسایشی خۆی. چارەسەر ئەوەیە هەموو وڵاتانی ئەوروپا قۆڵیان هەڵبکەن و دەستی خۆیان پیس بکەن لە ڕێی دەستێوەردانی ڕاستەوخۆ لەو ناچانەی کە هۆکاری ئەو تەحەدی ئەمنیانن ئەگەر نا خەڵکەکەیان کۆچ دەکەن بە ئەوروپا. تەحەدیەکە ئەوەیە وڵاتانی ئەندامێکێتی ئەوروپا خاوەنی هەمان بۆچوون نین کە ئەوروپا پێویستە چ ڕۆڵێکی جیۆپۆلیتیکی هەبێت. ئاخۆ پێویستە تەنیا خانەخوێی ململانەکان بین یان پێویستە ڕۆڵی چالاکمان هەبێت. ئەمە ئەو بابەتەیە کە لە چەند ساڵی ڕابردوو مۆگێرنی پێوە سەرقاڵە. استراتیژە جیهانیەکەی فێدریکا مۆگرینی بۆ ئەوروپا کە بە ڕەزامەندی هەموو وڵاتانی ئەندامدا ڕژراوە هەلێکی گەورەیە تەنیا پێویستە ئیشی پێ بکەین. استراتیژەکە کە چەندین بوار لە خۆ دەگرێت سیاسەتی پاراستنی ئاسایش هەماهەنگی گەشەپێدان و بازرگانی تەنانەت ڕەهەندی بەرگریکردنیش لە خۆ دەگرێت. ئەو استراتیژە جیهانیە تەنیا بە پەیڕەوکردنی هەموو لایەنەکان سەرکەوتوو دەبێت. ئایا فێدریکا مۆگەرینی کەسێکی شیاوە بۆ سەرکردایەتیکردنی دیپلۆماسی ئەوروپا؟ شتێکی سەیرە بەلامەوە کە من گەنجترین کۆمیسیارم لە نێو کۆمیسیۆنی ئەوروپا لە تەمەنی 43 ساڵم. بەڵام ئەگەر ژنێکی گەنج بی زۆر کێشەیە، زۆر کێشەیە. یەکێتی ئەوروپا بڕیاری داوە ئەو پۆستانە نەداتە کەسانی زۆر کاریگەر. ئەوە بەمەبەستە بۆ ئەوەیە کە دڵنیابن کە دەتوانن کۆنتڕۆلیان بکەن. کاتێک 2 ساڵ لەمە بەر ئەم پۆستەم وەرگرت تووشی شۆک بووم کە بینیم کۆچبەری و ئاسایش و بەرگری بەشێکی سەرەکی نەبوون لە سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا. بەلای منەوە ئەم دوانە دوو بنچینەی سەرەکین. یەکێتی ئەوروپا ساڵی 2003 استراتژی پاراستنی ئاسایشی هەبوو، بەڵام 2003 جیهان زۆر لە چاوێستا جیاواز بوو. دوایەمین استراتیژی ئاسایشی ئەوروپا 15 ساڵ لەمەوبەر لەلایەن خافیەر سۆلانا نووسرایەوە. بە پێی استراتیژەکە 500 ملیۆن ئەوروپی دەبوایە بۆ تا هەتایە پشت بە 300 ملیۆن ئەمریکی ببەستن، بەڵام دواتر هەڵەی وا ڕوویاندا کارە ساتیان لێکەوتەوە لە عێراق، ئەفغانستان، لیبیا لە هەمووشی تراژیدی تر لە سووریا. هەر کە لێرە دەست بەکار بووم بۆم دەرکەوت کە پێویستمان بە هەنگاوێکی هاوبەشە. استراتیژی جیهانی بۆ یەکەم جار لە مێژووی ئەوروپادا ئامانجی ئەوەیە یەکێتیەکە بکاتە ئەکتەرێکی سربەخۆ لە بواری بەرگریدا، هەروەها توانای خۆمان بنیاد بنین. ئەمڕۆ گەورەترین تەحەدی بۆ پرۆژەکەی ئەوروپا ئەوەیە ئەوروپیەکان چۆن وێنای خۆیان دەکەن لە جیهاندا. دوژمنەکانی ئێمە پێویستیەکان دیاری دەکەن: شەڕ لە دژی تیرۆر، ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەش و هەوا، بەرگریکردن لە بەرژەوەندیە ئابوووریەکانمان، ئەگەری ڕوودانی هێرشی ئەتۆمی لە ئاسیا، ئەگەری هێرشی تیرۆریستی گەورە بۆ سەرشارەکانمان. دەبێت بتوانین شان بە شانی چین و ئەمریکا و زلهێزەکانی دیڕاوەستین. پێویستت بە کەسێکە کە لە ئاستی سەرۆک یان سەرۆکوەزیرانێکی ڕێز لێگیراو بێت بۆ ئەوەی هیوای ئەومان پێ هەبێت هەموو سەرانی ئەوروپا کۆبکاتەوە بۆ ئەوی بەیەکەوە کار بکەن. ئەوە شەڕێکی سیاسیە کە من هەموو ڕۆژێک دەیکەم. دوودڵێکی گەورە هەیە لە بەرامبەر نوێنەرێکی باڵای سیاسەتی دەرەوەی ئەوروپا. لەبەر ئەوەی دانیشتوانی ئەوروپا هێشتا ئەو ڕاستیان بۆ نەسەلماوە کە پێویستیان بە چارەسەری هاوبەش دەبێت.
مۆگرێنی ڕاست دەکات کاتێک دەڵێت پێویستە بیر لە استراتیژی هاوبەش بکەینەوە بەڵام قسە بۆ ئەم وڵاتانە دەکات کە چیدی بیر لە استراتیژ یان چارەنووس ناکەنەوە کەواتە ئەوە ئاستی دوودڵێکەیە بۆ هەر کەسێک کە بێوێ سیاسەتێکی دەرەوەی تونند و تۆڵ بۆ 28 وڵات دابنێت کە خۆیان بەهێزن و خاوەنی تێڕوانینی تایبەتی خۆیانن. لە بیرمە مانگێک بەر لەوەی بگەمە بروکسل لە 3 ئۆکتۆبری 2014 ئەو کات وەزیری کاروباری دەرەوە ئیتالیا بوو بەڵام دەمزانی کە دوای مانگێک لە بروکسل دەست بەکار دەبن. یەکەمین ساڵیادی کارەساتی نوقمبوونی کەشتیەکەی دوورگەی لامپەدوسامان کردەوە. یادی یەکەمین کارەساتی نوقمبوونی کەشتیمان کردەوە لە لامپەدوسا. پێشتر کارەساتی دیکەش ڕوویاندا بوو. بڕیارمدا ئەوەی لەبارەی لامپەدوسا بیستە بووم لەگەڵ خۆم بهێنمە بروکسل. ئێمە ئێستا لە حاڵەتی ڕوودانی قەیرانی بەردەوامی نێوخۆیی و دەرەکیداین. دەتوانین بڕیار بدەین هیچ نەکەین، تەنیا بینەریە و قەیرانانە بین کە لە دەوروبەرمان دروست دەبن، یاخود دەتوانین ئەو قەیرانانە بەکاربهێنین وەک هەلێک بۆ گۆڕانکاری. من ئەمەم دەوێت. ئۆپەراسیۆنی سۆفیا هەنگاوێک یەکلاکەرەوە بوو بۆ بەدیهێنانی یەکگرتووی ئەوروپیەکان لەبارەی سیاسەتی کۆچبەری، چونکە مەسەلە سەرەکیەکانی وەکو شەڕکردن لە دژی قاچاقچیان و پوچەڵکردنەوەی تۆڕە تاوانکاریەکان بەرژەوەندی هاوبەشی هەموو ئەوروپاییەکانن. ئێستا دەریای ناوەڕاست زۆر بنەڕەتیە بۆ یەکێتی ئەوروپا. ئەو دەریایە سەردەمێک لەلایەن ئەمریکاوە دەپارێزرا، بەڵام ئێستا ئەمریکا ئاراستەی خۆی تا ڕادەیەک بەرەو زەریای هێمن گۆڕیوە. کەشتیگەلی گرنگی رووسیا لە تەرتووسە، کەشتیگەلی چینیش زۆر جار لە دەریای نێوەڕاست دەبینرێن. ئێستا شتەکە ڕوونە کە دەریای نێوەڕاست تەنیا دەریای ئەوروپیەکانە، دەریایەکی ئەوروپیە. Esa es la que estaba haciendo agua. Ahí, listo, Rubén, la tiene ahí.
لە بەلەمی دووەمدا ژمارەیەکی زۆر منداڵ هەبوون، 8 منداڵی تێدا بوون کە تەمەنیان لە ساڵێک کەمتر بوو، کە سواری کەشتیمان کردن حەپەسا بووم، زۆر ناخۆش بوو، منداڵەکان زۆر ترسا بوون. منداڵێکم لە باوەش گرت و گۆرانیەکم بۆی گوت. کاتێک منداڵ بووم دایکم ئەم گۆرانیە بۆ دەگوتم. منداڵەکە سێری دەکردم و کەمێ زەردەخەنەی دەکرد، زۆرم پێخۆش بوو. گرنگترین شت ڕزگارکردنی ژیانی خەڵکە. ئۆپەراسیۆنەکەمان ناونا سوفیا چونکە منداڵێک لەسەر کەشتیەکە لەدایک بوو. من ڕەتی دەکەمەوە کە ڕزگارکردنی خەڵک لە دەریادا هۆکاری زیادبوونی کۆچبەری بێت. هۆکاری ڕاکێشانیان نییە، ڕزگارکردنی ژیانیان ئەرکە. دایکێک بهێنە پێش چاوت، من دەڵێم مادەم دایکێک لەگەڵ منداڵەکانی ئامادەیە سواری کەشتی هێزی دەریایی ببێت و ژیانی خۆی و منداڵەکانی بخاتە مەترسیەوە، کەواتە هۆکارێک پاڵی پێوە دەنێ. ئەگەر لە سەرگەردانی ڕابکەی ئامادەی هەموو شتێک بخەیتە مەترسیەوە بە ژیانی منداڵەکانیشتەوە. هێشتا هەمانگی پێویست لە نێوان وڵاتانی ئەوروپا نییە بۆ دابەشکردنی بەرپرسیارەتی نیشتەجێکردنی کۆچبەران. لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 9 ملیۆن کۆچبەر ڕوویان کردووەتە وڵاتی ئیتالیا. پێش ئۆپەراسیۆنی سۆفیا، ئیتالیا بەتەنیا بوو چونکە ڕووی ئەوروپا لە شوێنێکی دیکە بوو. ئۆپەراسیۆنی سۆفیا پارچەیەکی گرنگی مەتەڵەکەیە، بەڵام چەندین پارچەی دیکەی نادیارن. تونند و تۆڵکردنی ئاسایشی سنوورەکان یەکخستنی هەموو هێزی سەربازی، مەدەنی و مرۆییەکانی ئەوروپا دەتوانن جیاوازی دروست بکەن، بەڵام کارەکە سەرکەوتو نابێ تاوەکو و سیاسەتی نێوخۆییش ڕێک نەخرێن، وەک هەبوونی کەناڵی یاسایی بۆ کۆچبەری و سیستەمێکی باشتری وەرگرتنی پەنابەران لەگەڵ پلانێکی هەمەلایەن بۆ نیشتەجێکردنی کۆچبەران. بەڵام تاوەکو ئێستا ئەمانە لەلایەن وڵاتانی ئەندام ڕەتکراونەتەوە، بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا. لە ساڵی 2012ەوە ئەوروپا لە بەرەی پێشەوە بووە، ڕوبەڕووی ئەو کێشانە بۆتەوە کە ئێستا هەموو ئەوروپا تووشی بووە. نەک تەنیا کۆچبەران کە ژیانیان دەخەنە مەترسیەوە، بەڵکو شەڕکردن لە دژی قاچاقچیانیش. ئیتالیا کە ڕێک لەوبەری لیبیایە یەکەم وڵاتیش بوو کە لە مەترسی بڵاوبوونەوەی داعش و قەیرانی لیبیا تێگەیشت. ئیتالیا بەتەنیا ئەرکی پاراستنی دەریای نێوەڕاستی گرتە ئەستۆ. ئەوروپیەکان پێویستیان بەوەیە ببینن کە ئێمە شەپۆڵی کۆچبەری ڕێک دەخەین کە دەتوانین کۆنتڕۆلی باشمان لە سەر سنوورەکانی ئەوروپا هەبێت کە سنووری هاوبەش هەیە. هەروەها ئەوەش کە دەتوانین سیستەمێکی هاوبەشمان هەبێت لەگەڵ ئاژانسێک کە سەرچاوی ڕاستەقینەی لەبەردەست بن. سەربازەکانمان لە بەڵکان شەڕ دەکەن بۆ وەستاندنی شەپۆلی چەکدارانی بیانی. ئێمە ئەوروپا دەپارێزین چونکە ڕێگرتن لە تەشەنەسەندنی ئەو هەڕەشەیە مانای ئەوەیە چەکدارەکان ناگەنە ئیتالیا و نەدەشگەنە وڵاتانی دراوسێمان. بۆ ماوەی چەندین ساڵ بەرهەڵستێکی گەورە هەبوو. دەگوترا بابەتی بەرگری دەبێت لە نێوخۆی ئەوروپا بێت. لە کاتێکدا دامەزرێنەرانی ئەوروپا هەر لە سەرەتاوە سیاسەتێکی هاوبەشی دەرەکی و بەرگریان دەویست، وەک هەنگاوێکی سروشتی لە دوای یەکخەستنی ئابووری. تاوکو ئێستا زیاتر لە 100 قاچاقچی گومان لێکراومان ڕادستی دادگای ئیتالیا کردووە کە دڵۆپێکە لە دەریایەک. ئەگەر بیر لە هەموو ڕاهەندەکانی دیاردەکە بکەینەوە، بەڵام خۆ هەر دەبێت لە شوێنێکەوە دەست پێ بکەین. لە ڕاستیدا دڵۆپێکە لە دەریایەک. کاتێک تێدەگەی بە قاچاقبردنی مرۆڤ بزنزێکی خێرا و ڕوو لە گەشەیە،
کۆچێک بەهۆی ئازاری مرۆڤەوە ساڵانە بەهاکەی 30 ملیار یۆرۆیە لە جیهاندا. شکستهێنان لە کۆتایی پێهێنانی تەنیا تراجیدیایەکی ئەخلاقی نییە، بەڵکو کارەساتێکی ئەمنیشە. کۆچبەران قوربانی تاوان، تیرۆر، توند ئاژووی و هەژارین، بەڵام ئەمانە هەمان ئەو شتانن کە لەگەڵ گەیشتنیان بە ئەوروپا ڕوبەڕووی دەبنەوە. شەقامێکی دوو ئاڕاستەیە. ناسەقامگیری سنوور ڕێگە بە سەرهەڵدانی تیرۆری نێوخۆیی دەدات بۆ ئەوەی لە کەمپە جیهادیەکانی باشووری دەرای ناوەڕاست مەشق بکەن. پەیوەندی نێوان ئاسایشی نێوخۆ و دەرەکی بە ئاشکرا بە هێرشەکانی نێو شارەکانی ئەوروپاوە دیار بوو. زۆر بەڕوونی دەبینین کە هیچ دەستگایەکی هەواڵگیری و نیشتیمانی، هیچ هێزێکی پۆلیس، هەموو پارچەکانی مەتەڵەکان بەدەستەوە نین. ڕۆژەکە کە پێویستی بەیەخستنی باشتری هەواڵەکان هەیە لە نێوان هەموو ئاژانسە ئەمنی و هەواڵگریەکانی وڵاتان، باشتر زانیاری ئاڵۆگۆڕ بکەن. دەریای ناوەڕاست هەمیشە جێی بایەخی ئەوروپا بووە، بەڵام بۆ ئەوەی کاریگەریان لەسەر ڕووداوەکانی سەردەریا هەبێت دەبێت لە کێشەکان بکۆڵڕێتەوە. سەرچاوەی هەندێک لە کێشەکانیش باشوورە، واتە ئەفریقیا، کە ئەوێش پارچەیەکی مەتەڵەکەیە کە تەحەدایەکی گەورەی بەردەم ئەوروپایە. بەڵێ پێویستە خەڵک لە دەریای ناوەڕاست ڕزگار بکەین، بەڵام لە هەمان کاتدا جیهانی ئەمڕۆ کێشەی وای هەن کە پێویستە لە ڕێگەوە هەڵبکێشرێن. لە یەکەم گەشتیدا بۆ ئەفریقیا مۆگرینی سەردانی نەیجێری کرد، وانەیەکی باش فێر بوو. کۆچبەری، ئاسایش و گەشەپێدان هەمویان پێکەوە گرێدراون. تەنانەت ئەگەر دەواازەی لیبیاشدا بخرێت چاوەڕێ دەکرێت لە دەیی داهاتوودا ملیۆنان کەس ڕێگەی نوێ بدۆزنەوە بۆ کۆچکردن. استراتیژی مۆگرینی ئەوەیە ڕوبەڕووی تاوانکاری ببێتەوە لە کاتێکدا سەرقاڵی دابینکردنی بەدیلێکی ئابووری یاساییشە. ویستم سەردانی ئەگادیس بکەم، بیابانی سەهارا، کە 80% کۆچبەران لەوێوە خۆیان دەگەێنە لیبیا. وڵاتی نیژێر یەکێکە لە هەژارترین وڵاتەکانی جیهان، ڕێژەی لەدایک بوون لە بەرزترین ئاستایە، بە ناسەقامگیری دەورە دراوە، هەبوونی تۆڕە جیهادیەکان لە ناوچەکەدا و لەگەڵ بوونی شەڕ و ململانێ، تاوان، هەروەها گۆڕانی کەش و هەوای ناوچەکە، هەموو ئەمانە هۆکارن بۆ کۆچکردنی خەڵک بەرەو ئەوروپا. جاران وامان هەست دەکرد بە هێزی ئێمە پشت بە لاوازی ئەوانی دی دەبەستێت.
لە جیهانی ئەمڕۆدا ئەگەر دراوسێکم کێشەی هەبێ منیش کێشەم هەیە. پێویستە کار لەسەر سەرچاوی کێشەکان بکەین. هەلی کار و خوێندن بڕەخسێنین بۆ خەڵکی وڵاتە هەژارەکان. بۆ ئەوەی سیستەمی قاچاقچێتی لەوێوە ڕیشە کێش بکرێت پێویستی بە کاتە بەڵام شێوازەکەمان کاریگەرە. پێویستە پشتگیری گروپەکانی کۆمەڵگەی مەدەنی بکرێت کە هەوڵ دەدەن لە ناوچەکانیان شێوازی شەرعی دەسەڵاتداری بنیاد بنێن. استراتیژیە ژیهانیەکەی فدریکا مۆگرینی هەنگاوێکی زۆر گرنگە. یەکێتی ئەوروپا لاپەڕەیەکی تازەی هەڵداوەتەوە. ئێستا بۆ ئێمە ئەفریقا هاوبەشێکە. هاوبەشێک لە بواری ئاسایش، بۆ ڕێگرتن لە تونداژۆیی، هاوبەشێک بۆ گەشەی ئابووری، هەروەها وەک دراوسێ و وەک دۆست پێکەوە ئیش دەکەین. بابەتەکە کۆچبەری بێت، پاوەندخوازی رووسیا بێت، یاخود دەرهاوێشتەکانی بەهاری عەرەبی، هیچ کام لەمانە بە یەک وڵات چارەسەر ناکرێت. بەڵام کێشە ئەوەیە خەڵکی ئەو وڵاتانە و دەنگ دەران ئەوانە بە کێشە نازانن. بەرچاوترین نمونەش برێگزیتە. خەڵکی بەریتانیا گوتیان لە ئەوروپا دەچینە دەرەوە، وەک بڵێ لە ناوچەکەش دەستنە دەرەوە، وەک بڵێ خۆیان لەو هەڕەشە ئەمنیانە بە دوور دەگرن کە لەسەر هەموو وڵاتانی ئەوروپان بە بەریتانیاشەوە. هێزە ئەمنیەکانی بەریتانیا بە هێزەکانی ئەوروپاوە گرێدراون. برێکزیت مەترسی لاوازکردنی هەردووکیانی دروست کردووە. بەریتانیای پاش برێکزیت لە 15 ئۆپەراسیۆن دەکشێتەوە، یەکێکیان ئۆپەراسیۆنی سۆفیایە. بەشداری پلانی نوێی بەرگری ئەوروپاش نابێت. ناتوانێت بەشدار بێت لە فەندی گەورەی بەرگری ئەوروپا کە ئامانجی داهێنان و پێکەوە بەستنەوەیە. How do we get out of here? پێش 24 حوزەیرانی 2017 بۆ ماوەی ساڵ و نیوێک ئیشمان لەسەر استراتیژی جیهانی ئەوروپا کردبوو. ئیشی زۆر لە هەموو پایتەختەکانی ئەوروپا و زانکۆ و ڕێکخراوە مەدەنیەکان. چاوەڕێ دەکرا من ڕێک دوای گشتپرسیەکەی بەریتانیا استراتیژیە جیهانیەکە بخەمە بەردەم ئەنجومەنی یەکێتی ئەوروپا. ڕۆژی دوای گشتپرسی سەر لە بەیانیەکەی هەمووان پێیان باش بوو دوای بخەم. دەکرا یەکێک لە کاردانەوەکانم ئەوە بێت قبوڵی بکەم و چاوەڕێ بکەم بزانم چ ڕوو دەدات. کاردانەوەیەکی دیکەم دەکرا ئەوە بێت هەوڵ بدەم کەشتیەکە لە تۆفانەکە ڕزگار بکەم. لە ڕووی مێژوویەوە بەریتانیای مەزن با بڵێن هەمیشە گوماناوی بووە بەرامبەر ئەوەی ئەوروپا کاری زۆرتر لەسەر بەرگری بکات. بۆشایی یەکم دۆزیەوە کە توانیم سوودی لێ ببینم. استراتیژە جیهانیەکەم لە بەردەم سەرۆکی وڵاتانی ئەوروپا پێشکەش کرد. یەکەم کەسی دەرەکیش کە استراتیژیکەکەم پێدا ستۆڵتەنبەرگی سکرتێری گشتی ناتۆ بوو. کاری بچووک دەکرێت جوان بێت، بەڵام کاریگەر نییە. ئایا ئێستا خەڵکی بەریتانیا ڕەوشیان باشترە؟ بەریتانیا یاری بە ئاگر دەکات. تەنیا مانگێک دوای برێکزیت مۆگرینی هەنگاوێکی باشینە لە پلانی بەرگریدا. لە وارشۆ لە گرنگترین لوتکەدا لە دوای شەڕی ساردەوە ناتۆ ڕازی بوو هێزەکانی بجوڵێنێ بۆ کەمکردنەوەی یاریەکانی رووسیا لە بەڵقان. سەرەڕای سزاکانی ئەوروپا مۆسکۆ بەردەوام بوو لە خراپ مامەڵەکردن. 29 ئەندامەکەی ناتۆ کە 22یان ئەندامی یەکێتی ئەوروپان ڕازی بوون کە هەماهەنگی نێوان ناتۆ و یەکێتی ئەوروپا بەهێزتر بکەن. هێزی بەرگری ئەوروپا هەمیشە وەک ڕکابەری ناتۆ بینراوە، بەڵام ئێستا دەتوانین تەواوکەری یەکدی بین. جیهان پێویستی پێمانە. یەکێتی ئەوروپا ئامرازی وای لە بەردەستدایە کە ناتۆ نیەتی، وەک ئامرازی ڕوبەڕووبوونەوەی هێرشی ئینتەرنەتی یان هەر جۆرە ڕەشەیەکی تێرۆریستی. یەکێتی ئەوروپا و ئامرازانەی هەن کە هیچ هێزێکی سەربازی لە بەردەستیدا نییە.
من بەڕاستی پێشوازیم لە استراتیژە گەردونیەکە یەکێتی ئەوروپا کرد. ناتۆش باوەڕی بەهێزی بە هەماهەنگی هەیە لەگەڵ یەکێتی ئەوروپا. نزیکی شەو لەگەڵ فێدریکا مۆگرینی هیچ دەکەین. پێکەوە دەتوانین دەستکەوتی زۆر بەدەست بهێنین، وەک وەگەرخستنی توانای لۆکاڵی و توانەدارکردنی هێزە لۆکاڵیەکان بۆ ئەوی سەقامگیری وڵاتانی خۆیان بپارێزن. لەماوەی درێژخایەنیشدا باوەڕمان وایە ئەوە چارەسەرجی سەرکەوتوترە لە چاو جوڵاندنی هێزێکی زۆری شەڕکەری خۆمان. جیاوازی نێوان بریتانیا و ئەمریکا لەلایەک و ئەنگلا مێرکل و مۆگرێنی لەلایەکی دیکە شتێکی زۆر سیر بوو. ئەنگلا مێرکل گوتی بێگومان پێویستمان بەوەیە سەتا دوی داهاتی نێوخۆ لە ئاسایش خەرج بکەین، بەڵام پاراستنی ئاسایش تەنیا لەباری خەرجی سەربازی نییە. ئەوە ئەو جۆرە تێگەشتنەیە لا بەدیل کە لە استراتیژی گەردونیدا پێشنیاز کراوە، دەتوانرێت بخرێتە بەردەم سەرکردەی وڵاتان، دەکرێت لە داهاتوودا گرنگی زۆری هەبێت. ئەوروپا پێویستی بەوەیە بەهێز بێت لە جیهاندا. شتەکە لەبارەی قسەکردنیان خەونبێنی نییە بە سوپاکانی ئەوروپا. چەندین شت هەن دەتوانین بیانکەین، پێویستمان بە هێزی توندیشە، هێزی ڕوبەڕووبوونەوەی خێرا، بنکەی سەرەکی لە بروکسل بێت. سەرۆک دۆناڵد تەسک و سەرۆک ژان کلااود جەنکەر و من بڕیارێکمان واژۆ کرد بۆ بەخشینی پێکهاتەی نوێ و گیانێکی نوێ بەکاری هاوبەشی نێوان ناتۆ یەکێتی ئەوروپا. من چاوەڕێی دەستکردن بەکاری هاوبەشم لەگەڵ فێدریکا مۆگرینی بۆ جێبەجێکردنی ئەوەی کە ئێستا بڕیارمان لەسەرداوە. یەکێتی ئەوروپا زۆر جار بە زەبەلاحێکی ئابووری، قەزەمێکی سیاسی، کرمێکی سەربازی وەسف دەکرا. ساڵی 2016 زنجیرەیەک ڕوودا و خەریک بوو ئەو وەسفە بگۆڕن. برێگزیت دەنگی ڤیتۆی بەریتانیای لەبارەی سیستەمی بەرگری ئەوروپا سڕیەوە. ئەڵمانیا گۆڕانکاریێکی مێژووی کرد بەرەو پشت بەخۆبەستن و کەمتر پشت بەستن بە ئەمریکا. شەڕەنگێزی رووسیا ناکۆکی لەگەڵ تورکیای هاوپەیمانی ناتۆ و سەرهەڵدانی ڕوبەڕووبوونەوە لە نێوان وڵاتانی مسلمان هەموو ئەمانەوایان کرد یەکێتی ئەوروپا بە ئاگا بێتەوە بەرامبەر پێویستی استراتیژی بەرگری سربەخۆیی ئەوروپی. سعودیا ژەنەڕاڵێکی پاکستانی دامەزراندووە بۆ ئەوەی پلانی دامەزراندنی شتێک بە نێوی ناتۆی ئیسلامی دابڕێژن. بە جۆرێک ئەوروپا بە ئاراستەی دروست دەڕوات، چونکە دەبێ بپرسین ئایا ناتۆ تا هەتایە دەمێنێتەوە؟ ڕەنگە نا. ڕەوشی جیهان ناهەموارە، جەنگ، کۆچبەری، قەیرانی ئابووری. ئێمە لە ئەوروپا وەک کێشێکی ئەوروپی دەیان بینین، بەڵام کاتێک لە دەرەوە سەیری و کێشانە دەکەی دەبینی کاوە ئەوروپا نییە کە لە قەیراندایە، بەڵکو ئەوە جیهانە کە بەرەو ئاراستەیەکی زۆر خراپ دەڕوا، مەترسیدارە. هەست دەکەی بە بارودۆخێک دەورە دراوی کە زۆر هیوابەخش نییە، بەڵام دەشزانین کە هەمیشە دەکرێت شتێک بکەین. ئەوە بەشێکە لە ژیان و بەشێکە لە ئیشەکەم. من وەک ئیشی خۆم لی دەڕوانم، بەڵام دواتر بیر لەوە دەکەمەوە دەتوانم چ بکەم بۆ باشترکردنی ڕەوشەکە، چۆن دەتوانم بارودۆخەکە بگۆڕم. پەرداخەکە نیوەی پڕ بوو، بەڵام خۆشیەکان کورتخایەن بوون. جارێکی دیکە دەستێوەردانی رووسیا لە سووریا ئەوروپای تووشی هەژانێکی دیکە کرد.
Moscow concedes it was tracking the convoy with a drone at the exact moment it was hit. We hold the Russian government responsible. شتێکی سەرسوڕهێنەر لەبارەی ئاسایشی یەکێتی ئەوروپا ئەوەیە ئێستا مۆسکۆ یاریکەرێکی زۆر گرنگترە لە چاو هەموو پایتەختەکانی یەکێتی ئەوروپا. ئەوە تەنیا بۆ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا ڕاست نییە، بەڵکو بۆ ڕووداوەکانی سووریا و هەروەها لیبیاش کە تا دێ رووسیا دەبێتە هێزێکی خۆسەپێن. پەیوەندیە نێودەوڵەتیەکان زیاتر وەکو بیرکارین، هیچ شتێکی شەخسیان تێدا نییە. ساڵ لە دوای ساڵ دەزانین چی ڕوودەدات و ئەوانش دەزانن کە ئێمە دەزانین. پێتان وایە من استراتیجی ئەوان نازانم؟ درۆمان لەگەڵ دەکەن. سیستەمی موشەکی دادەمەزرێنن. ئێستا موشەکەکانیان ئامادەن. ئێمە هەمومان لە مەترسی داین. پێویستە بەرگری لە خۆمان بکەین. هەست بە مەترسیەکە ناکەن. خەڵکی هەست بە مەترسیەکە ناکەن. ئەوە منی نیگەران کردووە. لەوە تێناگەن کە جیهان بەرەو ئاراستەیەکی هەڵنەگەڕاوە دەچێت. پێم وایە رووسیا بە جدی بیرۆکەی سەرهەڵدانی شەڕی نوێ لە بەرچاو گرتووە و تێگەشتووە کە دەتوانێت شەڕی نوێ هەڵبگرسێنێ. ئەوەی رووسیا دەیکات وێرانکاری زۆر دروست دەکات کە دەکرێت کاریگەری زۆری لەسەر ئێمە بێت لە ڕۆژهەڵاتی ئەوروپا. نابێ خۆشخەیاڵ بین کە جارێکی دی شەڕ ڕوو نەدات، دەکرێت شەڕێکی نوێ سەرهەڵ بدات. پەیوەندێکی ئاڵۆزمان لەگەڵ رووسیا هەیە. پێم وایە گفتوگۆ و هەماهەنگی سوودی هەیە. بەڕای من دەتوانرێ لەگەڵ هەر کەسێ زەمینەی هاوبەش بدۆزرێتەوە. لەسەر و بنەمایش دەتوانین مەتەڵەکە تەواو بکەین. Syria has allowed Vladimir Putin to show off Russia's capabilities, tactics and technology. ئێستا گەورەترین پێشبڕکێی خۆپڕچەکردن دەبینین لە دوای جەنگی ساردەوە. ئەوروپا لە دوای هەمووانەوەیە. ئەگەر یەکێتی ئەوروپا پلانی بەرگری مۆگرینی جێبەجێ بکات دەبێتە خاوەنی دووەم گەورەترین سوپا لە جیهاندا. پلانیشی ئەوەیە خەرجی سەربازی کەم بکاتەوە لە بەری ئەوە جەخت بخاتە سەر بنیادنانی ئاشتی. بەپێی سیستەمێکی بەڕێساکراوی نێودەوڵەتی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەتوانن بەرگریان بەهێز بکەن بەپێی مادەکانی پلانی پێسکۆ. بەڵام هەموو ئەمانە پشت بە تێگەشتنی هاوڵاتیانی ئەوروپا دەبەستن کە تێبگەن بۆچی ئەم پارچەی مەتەڵەکە دەتوانێت وا بکات جیهان سەلامەتتر بێت. ناونیشانی ئەم کۆنفرانسە پرسیارێکە. ئایا ئەمە پێشخستنە یان شۆڕشە بەسەر سیستەمی بەرگری ئەوروپادا؟ با بەڕوونی پێتان ڕابگەینم. باوەڕم وایە ئەو شۆڕشەی پێویستمانە بە سادەیی ئەوەیە وا بکەین شتەکان سەربگرن. بێ هیچ مشتومڕێکی تیۆری، بەڵکو بە کردداری بەرجەستە، بێ هیچ بەهانەیەک. تەنیا پێویستە ئەنجامی بدەین، هەر ئێستا ئەنجامی بدەین. ئەمە ئەو جیهانەیە کە تێیدا دەژین، پێویستە بەڕووی ئەو واقعەدا بە ئاگا بینەوە. کێشەی ڕاستەقینە ئەوەیە دەوڵەتمەدار و سەرکردەی گەورەمان نین. کوا چەرچەڵ، کوا ڕۆزڤێلت نایان بینم.
سەرۆک ماکرۆن بە ڕزگارکەری ئەوروپا دادەنرێت سەرقاڵی بەدیهێنانی هاوپەیمانیەکی نوێی فەڕەنسی ئەڵمانیە بەڵام گومانی زۆریش لە سەرکەوتنی دەکرێت. من زۆر گەشت بینم کە هەماهەنگی فەڕەنسا و ئەڵمانیا داهێنانێکی گەورە دەبێت بۆ بەهێزکردنی سیاسەتی ئاسایشی دەرەکی ئەوروپا. ئێمە پابەندین بە گەورەکردنی وێنەی ئەوروپا لە چاوی جیهاندا. ئێمە لەسەر سیستەمێکی مرۆی ڕێکەوتوین کە زۆر گونجاوە بۆ ئەوەی لەسەر خاکی ئەفریقا دەست بە جێبەجێکردنی بکرێت. شتێکی گرنگ و دروستە کە چارەسەری درێژخایان بدۆزینەوە. نابێ ئەوروپا تەنیا ئەو کاتە هاوکاری وڵاتان بکات کە بەرژەوەندی خۆی تێدا بێت. یان بوەستین لە هاوکاریکردنی ئیتالیا و یۆنان. ئەوە دەرەنجامی زۆر جددی دەبێت بۆ داهاتوو. لە ڕۆما هەر 27 وڵاتی ئەندام گوتیان دەیانەوێ بمێننەوە. گوتیان پێویستە و دەمانەوێت پێکەوە بەردەوام بین. ئایا ئەوروپا خێزانێکی هەڵوەشاوەیە؟ خێزانێکە کە تۆکمەی خۆی دەسەلمێنێ. چونکە پێمان وایە ئەوە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی لە جیهانی پڕمەترسی ئەمڕۆدا پێکەوە بمێنینەوە. دەکرێت ئەوە هەلێک بێت بۆ یەکێتی ئەوروپا. بۆ تێگەیشتن لەوەی پێویستە ئیش لەسەرە و شتانە بکەین کە دەبێت بگۆڕدرێن. پرۆژەکە بخەینە کار. لەگەڵ بوونی هۆشیاری بە کۆمەڵ لەبارەی مەترسیەکانەوە. نرخی ئەو شتە نازانی کە هەتا تاوکو لە دەستی نەدەیت.